مامۆساگیان سڵاوت لێبێت سەرەتا خوێندنەوەی بەڕێستان چییە بۆ ئەم بارودۆخی کە ئێستا هەیە بە تایبەتی کە پیلانەکان لەسەر باشووری کوردستان و تەواوی کوردستان چڕتر بۆتەوە؟ زۆر سپاس، سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی بەڕێستان. حقیقەتەوەیە کە ڕاستە کوردستان لە دۆخێکی زۆر ناهەمواردایە، لە هەموو لایەکەوە زەقت هاتۆوە، بەڵام هەموو ئەو فشار و زەقتانە و نەهامەتیانەی کە دووچاری چارەنووسی میلەتی کورد دەبێت، هەمووی ئەوانە ڕەنگە چارەسەر بکرێن، ڕەنگە تەحمل بکرێت لەلایەن میلەتەوە، بەڵام ئەوەی کە ئەو چەند ماوەیە کە ڕووی لە چارەنووسی ئێمە کردووە، ئەویش هەڕەشەی ئەو شەڕەیە کە ئێستا باستان کرد و هەرشەی ئەو شەڕەی بەڕاستی ماڵوێرانکەرە و دەبێ بۆی نیگەران بین. حقیقەت ئەوەیە کە ئەحزابی کوردی لە دێرزەمانەوە کە دروست بوون بە شێوەیەکی ناتەندروست دروست بوون، بە شێوەیەک دروست بوون کە زۆر دوور نەکەوتنەوە لە دیوەخانی خێڵ و ئاغاوەت و عەشایریدا، و ڕاستە حیزبایەتی مۆدێرن باو بوو و ئەوانیش کردیان ئەنواعی حیزب دروست کرا لە کوردستان، بەڵام حقیقەت ئەوەیە کە فەرهەنگی حیزبایەتێکی مۆدێرن قەت نەهاتە ناو چوارچێوەی دیالۆگ و نەهاتە ناو فەرهەنگی ئەحزابی سیاسی کوردستانەوە بە زۆربەی ئەحزابەوە. ئەویش ئەوە بوو کە ئەوان نەیانتوانی فاسلە بگرن لە ئەو فەرهەنگی عەشایری و دیوەخانی کە لە پێشتردا هەیان بووە. ڕاستە کەرەسەکە حیزبێکی سیاسی مۆدێرن بوو بە موتەمەر و بە ئەندامی سەرکردایەتی و بە مەکتەب سیاسی و بەچی، بەڵام ئەقڵیەتەکە هەمان ئەقڵیەتی شوانکارەیی و خێڵ بوو. جابوویە ئەوەی کە ئەو ڕۆکانە ڕوودەدا، حقیقەت ئەوەیە کە ئێمە تەحملی بوونی ئەوانی دیکە ناکەین. ئەوەی کە پارتی دەیکا لە ڕۆژی ئەوڵەوە کە دەستی پێکردوە، لەگەڵ ئەوەی کە پەکەکە هات شەڕی داعشی لەگەڵ کردین، هات لەگەڵ ئەوەی کە یارمەتیش داعشی کرد، حتا شەهیدێکی زۆریاندا، تەنانەت سەرۆکی پارتی دموکرات بۆ خۆی چوو بۆ خزمەتگریلاکان لە دەبەری شەنگار و مەخمور، بەڵام ئەوە دوایوی کە وڵاتەکە شەڕەکە ئاسایی بۆەوە، لەبەر ئەوەی کە ئەوە قڵیەتە دنێواندا هەیە کە تاکە حیزب دەبێ هەبێ و حیزبی دیکە تەحمل ناکرێ بوونی پەکەکەی لە باشووری کوردستان لەبەر ئەو هێژمونە فراوانەی کە هەیەی، لەبەر ئەوەی کە خەڵک لایەنگرێتی، لەبەر ئەوەی کە نەبێتە حیزبێکی ڕەقەبەر و نەبێتە حیزبێکی ڕەقیب، بۆیە ئەوان شەو و ڕۆژ بیانووی ئەوە دەگرن کە پەکەکە نابێت لە باشووری کوردستان بێ، و بۆ ئەو مەبەستە و بۆ ئەو مهمە تەنانەت ئامادەن و کردویانە کە یارمەتی دەوڵەتانی داگیرکرد بدەن، نەیاری پەکەکەی بدەن کە دەوڵەتی تورکیایە. و ئێمە ئەوە بە خەتەرێکی زۆر گەورە دەبینم کە ئەو ئەقڵیەتەی کە ئەحزابی کوردی و بەتایبەت پارتی دموکراتی کوردستان بە سەرکردایەتی پارتی هەیەی کە هەر پەکەکە نییە، ئەوان هیچ حیزبێکی سیاسی دیکە پێیان خۆشنە لە ساحەی کوردستان. زۆر باشە مامۆسا، پرسیارێکێتە گۆڕێک کە بە تایبەت لە ماوەی ڕابردوودا لە دوایەوەی کە چەندین جار گەمارۆی گەریلایان داوە هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بەوە نەوەستاون، ئێستا ڕفاندن و شەیدکردنی ڕاستەوخۆی گەریلاشی تێکەوتەوە، کەواتە ئەم پیلانە لە پێناوی چیدایە؟ بۆچی بەم شێوازە پارتی دیموکراتی کوردستان دژایەتی تەواوی ئەو دەنگانە دەکات کە باز لە ئاشتی دەکەن؟ دوو هۆکاری سەرەکی هەیە. هۆکارێکیان ئەوەی کە عەرزم کردن کە پارتی پێی خۆش نە هیچ ڕەقیبێکی هەبێ لە کوردستان، پارتی پێی خۆش نە هیچ منافیسێکی هەبێ لە کوردستان، پارتی بە هیچ شێوەیەک جۆگرتنی نەیار و تەرەفی دیکەی نییە، بڕوای بە دموکراسی نییە، بڕوای بە مافی مرۆڤ نییە، بڕوای بە مافی ئەوانی دیکە نییە. ئەمە حقیقەتێکە کە ئەوە سەرچاوە دەگرێت لە عەقڵیەتی عەشیرەتی و خێڵەتی و شوانکارەیی. ئەوەی کە عەرزم کردن هۆکارەکەی دیکە ئەوەیە کە بە خاتری ئەو هەموو کارەی کە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە باڵادەست بێ و حیزبی تاک بێت، هەستاوە پاڵی وە داگیرکەری کوردستان داوە لە دێرزەمانەوە پارتی هەرگیز نەیتوانی و بە هێزی خۆی، بە توانای خۆی، بە هەواداری خۆی، بە لایەنگری خۆی ببێتە حیزبی یەکەم. ئەو هەمیشە و دایم حیزبی یەکەمەکەی بەدەسەڵاتی بێگانەوە کردو بە حیزبی یەکەمی کوردستان. ئەوی بە چ مابەتێک، بە چ معنایەک؟ بەو معنایە کە
پاڵوە هێزی داگیرکردەدا ئیمکاناتێکی زۆری نیزامی ئەسکەری پارە پول میدیایی پەیدا دەکات لەو دەوڵەتە داگیرکەرانەدا جا ئێران بێ سەردەمێک جا ئێستا تورکیا بێت و کاتێک خۆی بە قووەت دەکا لەباری هێز و لەباری پارەوە خۆی باش دەزانێ وڵاتانی وەکو وڵاتی ئێمە ئەوام زۆربەی خەڵک لایەنگری دەسەڵات و ئەوەن کە ڕوو لە دەسەڵات دەکەن و ئەو خستلەتە لە ناو توێژی وردە بورژوا کە زۆرینەی کۆمەلگا پێ بدێنێت هێزێکی بەتینە کە چێ بە قووەت بوو ڕوودەوی دەکەن پارتی ئەو سایکۆلۆژیە باش دەزانێ و بۆیە هەمیشە و دایم بە هەر قیمەتێک کە بێت لە حولی ئەوەدایەکە بە قووەت بێ حتا ئەوە تەنانەت ئەوەی کە ئەو بە قووەت بوونەی و ئەو باڵا دەستەی بە هاوکاری دوژمنانی گەلی کورد بێ بە هاوکاری قاتڵانی براکانیان بێت لە پارتیەکی تری کوردستان حقیقەت ئەوەیە دەوڵەتی تورکیا ئەگەر بێنی چاچی لە بدەینەوە بکوژ و قاتڵ و سەرکوتکەری براکانمانن لە باکوور ئەمە چۆن دەبێ ئیجازە بەخۆم دەم لەگەڵ بکوژ و قاتڵ و سەرکوتکەری براکانم لە دیوێکی دیکەی کوردستان دەست لێک دەمەوە باوەش بێکردا بکەین پارتی ئەوەی پێ عیب نییە پارتی ئەوەی بە درێژایی مێژوو کردووە سەردەمێک بۆ ڕۆژێک بۆ کوردی ڕۆژهەڵات ئێستا بۆ کوردی باکوور سەردەمێک بۆ کوردی خودی باشووری کوردستان ئەوەی کردووە ئێستا ژەمە لەو چوارچەوەیدا دەبینم کە بە هیچ شێوەیەک پارتی نەیارێکی وەکو پەکەکە قبول ناکە دموکراسیەکەی ئەو ئەوەندە نایبڕێ کە بتوانێت دەنگی مخالف قبول بکە بۆیە پەناوی بۆ تورکیا بردەوە تورکیا ئەویش ئیسفادەی خۆی لە دەکا کاتێک دەزانێت لایەنێکی کوردی محتاجی ئەوە و سەردا دەنوێنێ بۆوی وای لێ دەکا حتا سنووری کۆیلەبوونی دەبا کە ئێستاوە پارتیوا دەبینی کە حتا سنووری کۆیلەبوون ڕۆیشتۆ لەگەڵ زۆر باشە بابەتێکی زۆر گرنگت وروژان کە بەڵێنی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کە بەڵێنی ئەوەی داوە کە شەڕی کورد و کورد حرام بکات بەڵام دەبینین جوڵاندنی ئەو هێزانە پێچەوانەی بەڵێنەکانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەو شەڕ فرۆشتنانەوەمان پێدەڵێکە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان یاخود دەسەڵاتی نییە یا ئەوە تا سوور لەسەر جێبەجێکردنی پیلانی داگیرکەران خوێندنەوەی بەڕێستان چییە بۆ ئەمە خوێندنەوەی منەوەیە کە نەخێت دەسەڵاتی هەیە حقیقەتەوەیە پارتی ئەگەر لەگەڵ حیزبەکانی دیکە مقارنەی بکەین دەبێت دام بەوە دابێنی کە مرکزیەتێکی هەیە و مرکزیەتەکەش پارتی نیە وەک حیزبێکی سیاسی ئەمە زۆر جاران خۆ حیزبی پارتی بەکار نایانم پارتی وەکو حیزبی دموکرات وەکو حیزب بەکار نایانم دەڵم پارتی بارزانی ئەوە حقیقەت ئەوەیە کە بنەماڵەی بارزانی هێژمۆنی 100% فولیان هەیە بەسەر پارتی دموکراتی کوردستاندا و خودی ئەندامانی سەرکردایەتیش قەت ئەویان نەشادوتەوە کە ئەوان مەرجەعیان هەیە مەرجەع بوون پەنابردن بۆ وشەی مەرجەع دەبوو لە دنیای ئەوڕۆدا لە دنیای ناو نوخبە و ڕۆشنبیری کورد زۆر عیب بێ مەرجەع بۆ دین و مەسەب و شێخ و تەریقەت و شتیوا زۆرتر بەکاردێت بەڵام ئەوان نایشانەوە کە دەڵێن ئێمە مەرجەعمان هەیە و مەرجەع هەرچی بیڵێ وا دەکەین تەنانەت زۆر جۆک و مۆکیشان بۆ سازکردوون کە مەرجەع دەتوانێت چ بکات چ نەکات بەڵێ حقیقەت ئەوەیە کە ئەوان نا ئەوە نییە کە لەناو خۆیاندا بە قسەی نەکەن بەڵێ مەرجەعەوە بەڕاستیش قسەی دەڕا بەڵام ئەوەی کە جەنابن مەبەستە ئەویش ئەوەیە کە ئەوان چوونە ژێرباری ئەوەی کە دەڵێ ئەمن شەڕ ناکەم دە سیاسەتدا درۆکردن زۆر بۆتە ڕەوا زۆر بۆتە احتیادی دا بۆیە کاکە ئاراجان پێت سەیر نەبێ کە سیاست مەداری کورد یا سیاست مەداری هەموو جیهان و بە تایبەتی کوردی درۆ بکەن تۆ بزانە لە کاتێکە لە 98 لەگەڵ پارتی لێکێتی ئاشبوونەوە هەستان هاتن لە یەکەم ڕۆژی کردنەوەی پارلەمان لە سلەیمانی پاڵاز لە سلەیمانی درۆیان کرد وتیان ئێمە بێگوناحین ئێمە هیچمان نەکردووە بۆیە ئەو درۆیانم ئەسڵەن بەلاوە گرنگ نییە و درۆ بەشێکە لە سیاستکردنی ئەوان ناپاچی لەگەڵ میلەت و ناشەفافی و ئەو عەدالەتی لەگەڵ میلەت بەشێکە لە کاروباری سیاسیوانە کە نەدەبوو وابە دەبوو سیاست ئەخلاقی تێدا بێ بەڵام ئەوان لە مێژە سیاستیان لە ئەخلاق بێبەری کردووە بۆیە بەشێکی لە ئەگەری سێومت ئەوەیە کە نەخێر هەموو ئەندامانی بە قسەی دەکەن هەموو حیزبەکە لە ژێرچۆکی خۆیدایە بەڵام زۆر چۆتە ژێر گیرۆدەیی دەوڵەتی تورکیا لەبارەوەی کە مڵک و ماڵێکی زۆر و پارە و پوڵێکی زۆریان لە لای تورکیایە
ئەبەوەی ئەوەی بپارێزن لەلایەکی دیکەشەوە هۆکاری سێمیژەوەیە کە درۆ ئەسڵەن عەیب نییە لە ناو ئەوانەدا و درۆکردن ڕۆژانە ئاسانە چ لەلایەن کادرەکانیان چ لەلایەن خۆیانەوە دەڵێن بۆ ئەوەی کە بۆ مەقتەعێکی میلەتەکەی ڕازی بکەن یا کڵاو بخەنە سەر میلەتەکەی دەڵێن وەڵا ئەمە بە قەبری بابمان و بەچی و بەچی و بەچی و بە گۆڕی مەلا مستەفا ئێمە شەڕ ناکەین بەڵام درۆ دەکەن درۆ دەکەن زۆر باشە مامۆستا لە بردننی ئەو هێزانە یاخود لە جوڵاندنی هێزەکان و گەمارۆدانی هێزەکانی گەریلا هەمیشە جێگری وەزیری پێشمەرگە یاخود ڕاوێژکارەکەی کاسەر بە پارتی دیموکراتی کوردستانە ڕەوایەتی دەدا بەو هێرشانی کە دەیکەنە سەرگەریلا دەڵێت ئێمە مافی خۆمانە کە هێز بجوڵێنین بۆ هەر شوێنێک لە هەرێمی کوردستان بەڵام لە بەرامبەردا 38 بن کە و بارگای دەوڵەتی داگیرکەری تورکیا هەیە بەردەوام تاڵانکاری ئەکات هێرش و داگیرکاری ئەنجامەدات یەک فیشک ڕوبەڕووی داگیرکەری ناتەقێنن هۆکاری ئەمە چییە؟ بۆ ئەوەی کە زۆر سادەیە لەباری سایکۆلۆژی لەباری لێکدانەوەی حیزبێکی دەمارگرژی وەکو پارتی حیزبێک کە بڕوای بە دموکراسی بڕوای بە دەنگی مخالیف نییە بەلایەوە زۆر سادەیە کە ئەوە قبول بکە کە لە نەیارەکەی لە ڕقیبەکەی بدەن بەڵام بەو معنایش کە لە عینی حاڵدا کە ئەوە دەکا دڵی داگیرکەرەکە دڵی ئەو کەسەی کە سەر بەوێ نایشکێنێت و ئەو تا ئێستا نەیتوانیوە بە دەوڵەتی تورکیا بڵێن نا جا خۆی بە خاوەنی کوردستان دەزانێت خۆی بە خاوەنی سەتاسەتی کوردستان دەزانێت پێی وایە کوردستان تاپۆیە بەسەر ئەواندا و ئەوەیان بۆ لواوە بەڵام حقیقەت ئەوەیە ئەوان لە عینی حاڵدا دووپاقی سیاست دەکەن لەلایەک دەڵێن کوردستان جێی تەراتێنی هێزگەری دیکەنیە بەڵام لەلایەکی وەکو جەنابەت فەرمووت ئەوە تا دەبینی زیاتر لە 30 دانە بنکەی دەوڵەتی تورکیا هاتۆ تا قوڵایی 45-46 کیلومتری خاچی کوردستان و ئەوان بێدەنگن سەریان دەبن بەفرەکەی ناوە و کەسیش نپشتەوەیان نابینێ وا دیارە بەڵام حقیقەت ئەوەیە کە ئەوان باش دەزانن کە ئەو قسەی وان هیچ برێوێکی شەرعی نییە هیچ شەرعیەتێکی نییە ئەگەر دەزانن کە کوردستان جێگای تەراتێنی هێزگەلی دیکەنەیە فعلا قسەکەی جەنابتە بۆ ئەدی دەوڵەتی ئێرانێ بە کەیفە خۆی تەراتێن دەکا ئەدی بۆ بە کەیفە خۆی تورکیا دێت و تەنانەت کوڕەکەکەمەوە چەند ساڵ ئەمن لە کوردستان ئاگادارم یەک جوتیار و یەک ڕەزەوان و یەک خەڵکی لادەی ئەو سنوورانە تا ئێستا ئیسراحەتی نەکردووە هەر دەمەی بۆمباران هەر دەمەی سووتان هەر دەمەی ئەوە یعنی ئەوانە کەی دەتوانن والی ئەوانە کەی دەتوانن بەخشەندە و خەمخۆری میلەتی کورد بن کاتێک جورئەتیان نییە کە بە دەوڵەتی تورکیا بڵێن نا بە دەوڵەتی ئێران بڵێن نا حقیقەت ئەوەیە کە ئەوان درۆ دەکەن ئەوان لە ئاز بەرژەوەندی خۆیان بێدەنگن لە ئاز بەرژەوەندی خۆیان هەموو سوکاتێک قبول دەکەن لە ئاز بەرژەوەندی خۆیان هەموو داگیرکارێک قبول دەکەن بەڵام بۆ براکانی خۆیان شێرن بۆ براکانی خۆیان هیچ شتێک قبول ناکەن زۆر باشە دوایین پرسیارم تایبەتەکەم بە هەڵوێستی تەواوی لایەنە سیاسیەکان و وەگەل لە باشووری کوردستاندا زیاتر لە ساڵێکە پارتی دیموکراتی کوردستان سوور لەسەر شەڕفرۆشتنەکانی و هێزەکانی گەریلا بێدەنگیان هەڵبژاردو یاخود بە شێوازێک لە شێوازەکان بەردەوام بانگەشەی ئاشتیان کردو هەم لە سەرکردەکانی کەجەکەوە هەم لە سەرکردەکانی پارتی کرێکارانیشەوە لە دواندا مستەفا قەرەسوو دەڵێت چەقۆ گەیشتۆتە سەر ئێسقان پێویستە لایەنە سیاسیەکان لەم بارودۆخەدا چۆن هەڵوێستەکانیان بکەن بەکردار حقیقەت ئەوەیە بەهۆی ئەو هەموو ئیمتیازات و مستەفید بوونەی کە ئەو دوو هێزگە لە سەرەکیەی کوردستان لە ساڵانی زۆوە بە تایبەت لە 2023ەوە کە پارە و پوڵ و ئیمکاناتێکی زۆری مادی کەوتە دەستیان بەڕاستی زۆربەی زۆری هێزگەل و تەنانەت ڕۆشنبیر و نوخبەیان مشەخۆری خۆیان کردو بەداخەوە ئەوەی کە ئەو ڕۆکانە دەبوو یەکلاکەرەوەی ئەوە بێ و پەنجە لە چاوی پارتی ڕۆبکا کە بڵێ ئەتۆ درۆ دەکەی ئەتۆ پیاوی داگیرکەری ئەتۆ ئەوە توێژی نوخبە و ڕۆشنبیرە بەداخەوە بە ئەحزابی دیکە بۆ خۆشتان باش دەزانن میلەتی دەزانن ئەو ئەحزابە زۆربەیان لە برسان بردوون کاتێک ئاورێک دەدەنەوە دیوەخانی سەرۆکی ماڵی بارزانی و دەستێکیان بە سەردادێنە و دەستێکیان بە پشدادێنێ ئەوان لە خۆشیان چقەنەی لێ دەدەن بۆیە ئەوان دوکان و بازارن ئەو حیزبگەلەی کوردستان بەڕاستی زۆربەی زۆریان دوکان و بازارن بۆیە ئەمە چاوەڕوانی قەت هەرگیز
هەڵوێستم لەوان نەکردووە بەڵام چاوەڕوانی هەڵوێستم لە ڕۆشنبیر لە خوێندەوار لە نوخبەی کوردستان کە بەداخەوە وا دیارە ئەوانیش بێدەنگ کراون وا دیارە ئەوانیش مستەفید کراون کە دەبوو وا نەبێت دەبوو ئەو ڕۆکانە نوخبە و ڕۆشنبیری کورد بەڕاستی ببێتە چقڵێک بۆ چاوی هەموو هێزگەلی ئەوڕێ کە لە کوردستان کە دەسەڵاتیان هەیە و نەهێڵن قاچ خوارددا بێن و نەهێڵن ئەو هەموو گەندەڵی و فەسادە لە کوردستاندا بڵاوکەنەوە بەڵام کاتێک خۆی ڕۆشنبیر خۆی نوخبە گەندەڵ دەکرێت ئەدی چ چاوەڕانێکمان هەیە کە ئەوان دەرمانکەری کۆمەلگا بن چ چاوەڕانێک دەکرێت کە ئەوان بتوانن دکتوری کۆمەڵگا بن و چ دەتوانین چاوەڕان بن کە ئەوان مامۆستایەکی باش بوون بۆ کۆمەلگا و بۆ خەڵکی عەوام کە بەڵێ زوڵم قبول نەکەن کە بەڵێ فەساد قبول نەکەن ئێستا ئەو ڕۆکانە تۆ بۆ خۆت دەزانی بەس لازمە 10 دقیقە بەنێو سایتەکان و فەیسبووکدا بێ و بڕۆی کوردستان بە گەندەڵی داوەشاوە هەموو کوردستان لەشی کوردستان گەندەڵەیە ئەو گەندەڵێ لە چۆرا هاتووە ئەو گەندەڵە لە دەسەڵاتدارانی کوردیەوە هاتووە خۆ لە دەسەڵاتی سەدام حوسێن و لە دەسەڵاتی ئەوەوە نەهاتووە ڕاستە تورکیا کۆی لی دەوێ ڕاستە ئێران کۆی لی دەوێ بەڵام خۆ تورکیا و ئێران نەهاتوون بە زۆری خەڵکی بە گەندەڵ بکەن ئەوەی کە خەڵکی گەندەڵ کردووە ئەو هەموو نائەدالەتەیە لە کوردستان نەوتی لێ دەخۆن مەعاشی لێ دەخۆن هەموو شتێکی لێ دەخۆن و خەڵکەکەیان وا فێر کردووە هەر بڵێ باش بۆیە ئەمن هەی خەتەنگلەیەکی گەورەم لە توێژی لە حیزبەکان نییە حیزب کووە حیزب هەمووی دوکان و بازارن 4 نەفەر دانیشتون پارتی حیزبێکی بۆ دروستکردن 4 نەفەری دیکە لەولە دانیشتون یەکێتی حیزبێکی بۆ دروستکردن ئەوی دیکە حیزبایەکی ماوێرانن لە دێر زەمانەوە هەر دەڵێن حیزبین و دوکان و بازارەکە داناخەن لەبەر ئەوەی کە نەسریەیەکە لەبەرەوەی کە ئیمکاناتێکەیە هیچیان بۆەوەی نابن کە بچن بۆ خۆیان کار و کاسپێکی کەنیا بۆ خۆیان دەسەکانی خۆش بێت حیزب دروست دەکەن بۆیە بەڵام ئەمە چاوەڕوانی زۆرم لە نوخبە و ڕۆشنبیری جامعەکان خوێندەوار لە کۆمەلگا NGOکان لە کۆمەلگا مەدەنیەکاندا هەیە بەڵام بەداخەوە ئەوانیش زۆربیان بێدەنگ کران و مستەفید بوون بەڕێز مامۆستا عەلی کەریمی نووسەر لە وڵاتی بەریتانیاوە دووبارە سوپاس بۆ بەڕێستان ئەمیش سپاس بۆیەوە